یەکێ لە گوێەکانی بەتەواوەتی بیستنی لەدەستەدا یاخود نیوەی بیستنی لەدەستەیە چی بکەین لەم کاتێک کە کێشێکی وا ماوە دروستە بێت لە پڕ دەبێت یەکسەر دەست بکرێت بە چارەسەر. کۆمەڵی هاوڵاتی خۆشەویست کە سەردانی نەخۆشخانەکان یاخود کلینیکانەکەن بەهۆی نەمانی هەستی بیستنیان کتۆپڕ. ئەم حاڵەتە حاڵەتێکی زۆر مهمە، دەبێت نەخۆش ئەم حاڵەتە ئیهمال نەکات لەبەرەوەی کەوە ئەگەر نەخۆشەکە بەبێهۆ نستووە یاخود لە پڕ هەستەکە گوێیەکی ڕاستی یاخود چەپی لە پڕ لە هەستی بیستنی نامێنێت، هەستی بیستن نەمانەکەی بۆ نمونە لەوانەیە کەم بێ یاخود بۆ نمونە احتیمالە نیوەی بێ یاخود بە تەواوەتی ئەو گوێی لەدەستدا بێ. هۆکاری ئەم نەمانی بیستنە هەندێک هۆکار کە لە کتێب نووسراوەتەوە ئەوەی نەخۆش بۆ هەیە پەتایکی ڤایرۆسی بێ، بۆی هەیە ئەو نەخۆشەکە خوێنی تاو نەچێتە گوێی ناوەوەی یاخود مەناعی زاتی تلقائی جای نەخۆشەکە خۆی تێکشکانی گوێی ناوی بۆ دروستکە. بە پێوامە هەموو فەرەزیات نووسراوەتەوە لە کتێبە هۆکاری تەواو نییە بزەبەت بۆ ئەم حاڵەتە. نەخۆش هەست بە چی دەکات؟ وەکو ئاماژەمان پێدا یەکێ لە گوێەکانی بەتەواوەتی بیستنی لەدەستەدا یاخود نیوەی بیستنی لەدەستەیە جار وایە کێشی هەیە، بۆ نمونە وەکو زیکەزیکی گوێچکە وەکو گێژبوون یاخود قورسی لەو گوێیە. چی بکەین لەم کاتێک کە کێشێکی وا ماوە دروستە بێت لە پڕ نووسین یاخود لە پڕکە نەمانی بیستن لە لایەک لە گوێەکانمان نابێت، دەبێت لە زووترین کاتە سەردانی پزیشکی قوڕ و گوێ بکەین، پشکنینی تاوی بۆ کرێت لە کلینیکان. ئەگەر لەوێ گوێیەکە خاوێن بێ و هیچ مشکلی نەبێ و پەردەی گوێیەکە و ناو گوێیەکە هیچ کێشەی نەبێ، ئەمە ئەو حاڵەتەیە کە پێوتێ نەمانی بیستنی کتۆپڕ کە حاڵەتێکی زۆر تاریئەیە، وەکو حاڵەتی تەواوی ئەژمارەکرێ دەبێت یەکسەر دەست بکرێت بە چارەسەر. پێش چارەسەرەکە عادەتەن هێڵکاری گوێچکەی بۆ کرێ، ئەینەرینە بەشی هێڵکاری گوێچکە بۆی بزانین بزەبەت چەند گوێچکەی دابەزیوە نسبەتی دابەزینی گوێچەکەی. لە دوای ئەوەی کەوا تەشخیصەکەمان بەتەواوەتی دەستنیشان کرد ئەو کات دەستەکەین بە چارەسەر. چارەسەرەکان بەهۆی دەرمان دەست پێکەین. دەرمان دوو شێوەیە، بە شێوازی حەب هەمانە و بە شێوازی دەرزی هەمانە کە لە ناو گوێچکەی نەخۆشەکە درێ. و ئەگەر نەخۆشەکە لە کاتێکی تقریبا 72 ساعات پێش ئەوەی کەوا حاڵەتەکەی توشوە نەگاتە 72 ساعات ئیسفادەی زۆر لە چارەسەری تەواوی ئەکات. و ئەگەر تێشپەڕی لە ماوەی 72 ساعات زیاتر ئەو ختە ئەبێ بە سێ بەش یاخود سێ بەشەکە مەبەستمان لە چییە؟ یەک لەسەر سێی بەتەواوەتی ئەگەڕێتەوە، یەک لەسەر سێی حاڵەتەکان مامناوەند ئەگەڕێنەوە، یەک لەسەر سێی ئەوەی کەشیان بە شێوەیەکی زۆر کەم ئیسفادە لە عیلاجەکەن بە هیوای لەرساغی و تەندروستیی باش بۆ هەموو نەخۆشەکانمان. سمارت وەرچەرخانە.